رنجة مزدات السيرفيرا واسمي وانا كيما هي رزدار كاك بيستون بكر وبري سامان ماسيان لوزارة چاندنی و چافکانی آبیت و بخیر هاتی کاک بيستون سپاس با آمده بون تن استا بو اوی بگینه استی پرکرنی پیوستی ناوخو برهمی ماسی چی دکریتن؟ بەڵێ دیارە ئێمە لە بابەتی ئەوەی کە هانیوە بەرهێنەرمان داوە بۆ ئەوەی کە زۆر ئاسانکاریمان کردووە و لە بواری دروستکردنی پرۆژەکەی ئەو کەلوپەلانەی کە پێویست بوو بۆ پرۆژەکەی دەتوانانی کە لە ناوخۆبەر هەممانێ دەتوانین لە دەرەوە بهێنی ئەمە لێ خۆشببوونی گومرجیمان بۆی کردو بۆەوەی گران لەسەری نەکەوی هەروەها لە ڕووی پێکاتی ئالیتیشەوە بە هەمان شێوە ئەوی کە لە ناوخۆ بەرهەمنێتن لێ خۆشببوونی گومرجیمان بۆ کردووە لە سەرەتای بەرهەمی ناوخۆمان کە سەرەتای مانجی هەشتا وکو کۆتا ساڵە ئێمە باز دەخێنە سەر ماسی هاوردە ماسی زیندوو بۆ ئەوەی پاڵپشتی بۆ بەرهەمی ناوخۆمان و بۆ پرۆژەکانمان باشە باسی واروەها هەروەها سەبارەت بە کارە باش ئێمە تا ئێستا لەو کابینەیە هەموو ئەو پرۆژانی کە لە ئێمە تۆمارن نووسراومان بۆیان کردو بە وەزارەتی کارەبایان بە نرخی کشتتوکاڵی پێدراوە کە پێشووتر تیجاری بوو باشە پێشتر تیجاری بۆ ئێستا بە کشتتوکاڵی لە کشتتوکاڵی لە بەرژەوەندی ئەوەندایە باشە هەندێک داواکاری دیکەیان هەیە ئێستا لە کاتێکدا ئێمە باسی کارە باشمان کرد مادەم کاک بێستون پروژەی ڕووناکی و ڕۆژ بۆ ڕۆژ فراوانتر دەبێتن هاوبەشی زیاتر لە خۆ دەگرێتن لە هاوبەشی ئاسایی ماڵان تا دەگاتە پیشەسازی و کشتتوکاڵیش پلانەکە چۆنە و چییە بۆ پرۆژەکانی سامانی ماسی کە سوود ببینیتن لە کارابای 24 کاتژمێری ڕووناکی بە دڵنیاییەوە بڕبڕی پشتی هەموو پرۆژەیەک وزەی کارەبایە و ماسی شتێک لەوانەیە بە تایبەتی کە لە شەواندا پرۆژەکانی سامانی ماسی پێویستیان بە تواننەوەی ئۆکسزیین دەبی لە ناو ئاوەکان بۆ ئەمەش ئامیر بەکاردێنن بۆ بابەتە پێویستی باشم بە کارەبا دەبی بەڵام بۆ بابەتی ئەوەی کە نرخ و بڕەکەی و کەی بۆیان دابین دەکرێت کارەبا 24 ساعتی ئەوە ئێمە زانیاریمان نییە لە بابەتە لە وەزارەتی کارەبایە خۆ وەزارەتی کارەبا کار لەسەر دەکات پلانەکەیان لە داهاتوو دەگاتە ئەو پرۆژانەش بەڵێ وەڵام پێمان خۆشە ئەتی بگاتەوە پرۆژان و بیان دەنێ بەڵام ئێمە داکۆچی لە پرۆژەکان دەکەین بۆ ئەوەی بگەینە ئاستی خۆبژێ و لە داهاتوودا هەناردەشی بکەین بۆ دەرەوە پێمان خۆشە بە سەری پاڵپشتی کراو بیاندرێت باشە هیچ ئەو داواکاری ئێوە هیچ کاریگەرێک لەسەر ئەوە دروست دەکاتن نرخەکانیان جێوازتر بێتن چاڕوان دەکەن بگاتە چه ئاستێک بە دڵنیاییەوە بە دڵنیا ئێمە ئێستا لە ڕۆژانە هەفتانە چەندین پرۆژەمان بۆ دێ مۆڵەتمان پێداوە ئەوەی جەنابەت کە خوێنتەوە ئەو ژمارانی کە ئاماژەت پێدا تەنها ئەو ژمارانە بوون کە تا ئێستا تۆمار کراوە بڵێ ئێمە ژمارەیەکی ترمانەیە کە 108 پرۆژەیە لە ئێستادا ڕەزامەندی سەرەتاییمان پێداون و لە ژێر دروستکردندا هەمووی ئەو ساڵ مۆڵەتمان پێداون شتێکی کوێن ئەو 108 لە تەواوی کوردستان لە گەرمیانەوە تا زاخۆ لە هەموو شارەکان لە قۆناغی مۆڵەتدانن مۆڵەت پێدراوە لە قۆناغی دروستکردندان لە ژێر دروستکردندان و مۆڵەتی دروستکردنی وەرگرتیە و کە تەواویان کرد مۆڵەتی هەمیشەیان پێدەدەین واروها پێم خۆش و باسی دوو ژمارە تریش بکەم لەگەڵی دەرەبەرەوەی ببوورە کاک بێستون پێش ئەو ژمارە بە ئەو ژمارە هەندێک پرسیاری دیکە بۆم دروست بوو چاڕوان دەکرێت چەند بەرهەمی ئەو پرۆژانە هەبێتن 108ەکە کە مۆڵەتتان پێداوە نوێ بەڵێ کە چەند بەرهەمی وان دەبێتن بەڵێ پرۆژەکان بەپێی ژماری دۆنمەکانە ئەمە لە هەر هەر دۆنمێک بڵێ لە هەر دۆنمێک کەرتی تایبەت لە ئێستادا تقریبان 1000 ماسی تێداکا و بۆ ئینتاجیش هەر ماسێک دەگاتە نزیکەی لە نێوان چیلۆ نیوەک بۆ 2 کیلۆ ئینجا دەیفرۆشن هەیەە لە سەروی 2 کیلۆ دەفرۆشی بەڵام بە معدەلی لە نێوان چیلۆ نیوەک بۆ 2 کیلۆ دەفرۆشتێ من باسی دوو ژمارەترت بۆ بکەم لەوەی کە بەرهەمی سامانی ماسی ئێمە دووشی ترمانەیە بێزگەلەوەی کە مۆڵەتمان داوە ئەو لە مۆڵەت بەرهەمدێ بەڵام بەشێکی زۆریش لەو فترەی کە لەو نۆماگەی کە ئێمە قەدەغی ڕاوە ماسی هەڵدەگرین ڕاو دەکرێت بەشێکی زۆریش ماسی لەو کەرتەوە بۆماندێ هەروەها کۆمەڵێک پرۆژی ترمانەیە کە زۆر ژمارەکەی زۆر زیاترە سێ ئەوەندەی ئەو پرۆژانێک کە مۆڵەتمان پێداون پرۆژی بچووک و خۆبژێوی جوتیارانن لەو شوێنانێک کە ڕووباری لەسەر یان بەشێکیان ڕەنگە بە ئاوی بیر و ئەو بابەتانە حوزیان دروست کردبی ئێمە بە کۆی گشتی هەموو پرۆژەکان ئەوەی کە مۆڵەتمان پێداوە ئەوەی کە بێ مۆڵەتەوە ئەوەی کە ڕاویش دەکرێت زیاتر لە ئێستادا زیاتر لە 14000 دۆنم پرۆژەی حوزی ماسیمانەیە
کەواتە ئەو ژمارە ئەو تومارکراوە ژمارە بۆ بەرهەمەکەشی هێشتا گەورەترە بۆ بەرهەمەکەشی هێشتا گەورەترە پێشبینی دەکەین لە نێوان 25 بۆ 35 هزار تۆن ئێمە ساڵانە بەرهەمی ماسیمانەیە بەڵام زۆربەی بەرهەمەکانمان لە دوای مانجی هەشتەوە تا کۆتایی ساڵ دەست پێ دەکات بۆش ساڵانە لە وەرزەدا لەبەرەوەی عرض زۆر دەبی خستنە ڕوو زۆر دەبی بۆیە نرخەکەشی ئاسایی لەو 4 مانگەدا دەبێت هەمووشی لە هەمان ئەو وەرزەدا سەرف دەکرێت زۆرینە لەو وەرزە سەرف دەکرێت و بەشێکی هەیە لەو وەرزە سەرف با بڵێن نایفرۆشاتەوە هەڵی دەگرێت بۆ با بڵێن ساڵی ئایندا وەرزەکانی دیکە هەیە بەڵام دەگمەن کەم زۆرینە لەو 4 مانگە ئێستا ئەگەر وابێ بە تومارکراو نیوی پێویستی ناوخۆی هەرێمی کوردستان بە بەرهەمی ماسی هەمانە زیاتر ئەوی دیکە چاڕوان دەکرێت لەگەڵ ئەو وڵاتە نوێنەی پرۆژەکە دراون و پرۆژەی دیکە دێتە پێش تقریبان کەی دەتوانین بگەینە ئاستی پڕکردنی پێویستی ناوخۆ بە بەرهەمی ناوخۆ لە ماسی ئێمە لە پاڵپشتەکانمان بەردەوام دەبین بۆ ئەو وەبەرهێنەرانەیان ئەو برازوتیارانی کە دەیانەوە لەسەر زەویەکانیان پرۆژەی ماسی دروست بکەن تاوا پاڵپشتیان دەبین ئاسانکاری تاوایان بۆ دەکەین و تەنانەت لەگەڵ ئەو لایەنانەی کە پەیوەندیدارن لە مۆڵەتدان لەگەڵ ئێمە بۆ نمونە سێلانی پەیوەنددار هەیە فەرمانگە دەستەی ژینگەیە و وەزارەتی شارەوانی و سامانە سروشتەکان بە هەمان شێوە تەواو هەماهەنگین لەگەڵیان بەردەوام لەسەر هێڵین لەگەڵان بۆی ئاسانکاری بکەن و مامەڵەکان زوو تەواوکەم بۆی بێتە لا ئێمە ببێتە مۆڵەت ئێمە ئاسانکاری تەواومان کردی بۆ ئەو بابەتە و پێشبینیش دەکەین لەبەرەوەی داواکاری زۆرە پێشبینی دەکەین لە ماوەی 2 ساڵی تر ئێمە بگەینە ئاستی خۆبژێوی لەبەرەوەی لە ئێستادا ماسی هەمووی ئەوەی کە دەوێت ئیشتێدا بکە تێگەیشتە هەم بەرهێمێنانی ئاسانە هەم لە ڕووی نەخۆشیەوە ئەگەر بە شێوازەشی تەندروست مامەڵی لەگە بکرێت لە گۆڕینی هەفتانی بەشێکی ئاوەکەی لە سەرەتادا پەنجەماسی تەندروستی بۆ دابین بکرێ بە هەمان شێوە ئالیکی سەرچاوی ئالیکی باشی بۆ دابین بکرێ با بڵێن نەخۆشی کەمترە لە چاو کەرتی پەلەوە لە چاو کەرتەکانی تر و لە هێستاشدا لێت ناشارمەوە خەڵکی ئێمە بەرەو ئەوە دەڕوا کە زیاتر بەکاری بینی با بڵێن گۆشتەکەی تەندروسترە ئۆمیگا سێ و ئەوانی تریشی تێدایە کە بۆ هەموو ڕژێش بخۆی هەرکەمە بەڵێ باشە پرۆژە و پلانی دیکەتان هەیە زوو دەبیستین کە لە بەنداوەکان پەنجە ماسی دەخەنەوە لەمە ئێمە لە چه ئەستێک دەین کاک ئەوە پرۆسەیەکی ساڵانەیە ئێمە چەند پرۆژەیەکی بەرهەمێنانی پەنجە ماسیمانەیە کە لە ئێستادا پرۆژەی هەولێرمان لە کاردایە ساڵانە لە نێوان 600 بۆ 850 هزار پەنجە ماسی بەرهەم دێنی ئەوە چەند ساڵێکە ئێمە وەکو نەرید دابەشی دەکەین بەسەر بەنداوەکان بۆ ئەم ساڵیش تا ئێستا لە سێ بەنداو ماسیمان پەنجە ماسیمان بۆی بردووە و لە هەفتەی ئایندەوەش بۆ زۆربەی بەنداوەکانی تریش پەنجە ماسیەکان دەبێت پێی ئەو حەجمەی ئاوی کە ئێستا تیاندا هەیە بەو شێوە دابشی باشە بەپێی ئەو حەجمی بەرهەمهێنان تقریبان چەند بەر ئەو بەنداوا دەکەوێتن بەڵێ بەپێی ئەو پێشبینیانێکە هەمانە خۆ دەزانی پەنجە ماسی کە بەرهەم دێ ناژمێردرێ بەڵام بەپێی ئەوەی کە بەرهەمی ماسیەکە مەبەستم بەرهەمی ماسیەکە ئێمە لە بەنداوەکانی دەکەین تەبعاً لەوێ خۆڕسک گەورە دەبی دوای 2 ساڵ کە وەزنێکیدا ئینجا ئەوانەی کە ژەویان لەسەر ڕاوە لەوانی نزیک لە بەنداوەکان و ڕاو دەکەن ئەوان سوودی لێوەردەگرن باشە گۆڕانکاری کە شوهاوا و کەمبارانبارینی ئەم ساڵە چ کاریگەریەکی لەسەر بازار بەرهەمێنانی کردووە لە بازار کاریگەریەکەی فروشێرەکان باسی کرد کە تەنانەت وای کردووە نرخەکەش کەمەک بەرز ئەو بۆ پرۆژەکان کاریگەری نیت کاریگەرشی بۆ پرۆژەکان نەبووە تەمانەوە پێویست نانە بۆ پرۆژەکان هیچ کاریگەریشی نەبووە چکە ڕاستە ئاو کەم بووە بەڵام ئێمە پرۆژەکانمان زۆری لەسەر ڕووبارەکانن ڕووبارەکانیش بەردەوام ئاوی لەسەر دەڕوە لە بەرەوەی لە بەنداوەکان ئاوی بۆ بەردەدرێتەوە هیچ ڕووبارێکمان نییە 100 وشک بووبی ڕاستە کەم بووە بەڵام بۆ پرۆژەکان نەخێر هیچ تەسیرێکی نییە بەڵام بۆ ماسی کە لە ناو بە شێوی سروشتی لە ناو ئاوەکانە بڵێ هاوشێوەی چۆن ئاوەکە بڕەکەی کەم بوو ئاوەش ماسی کەم بووە بەڵام ئەوە تەنها تەسیری لەسەر ئەو جۆرە ماسیانەی کە بە شێوی سروشتی ڕاو دەکرێت تەنها تاسیری لەسەر ئەو دەبێت گەنا لەسەر بەرهەمی ناوخۆ بەرهەمی پرۆژەکان هیچ دابین دەکرێت باشە ئەو بوشایی ئەو پڕکردنەوەی بەرهەمی پێویستی ناوخۆ بە بەرهەمی ماسی ئێستا زیاتر پشت بە
بەرهەمی کام وڵات دەبەسرێتن کاگەستۆن ئێمە سەبارەت بە ماسی زیندوو لەبەرەوەی گواستنەوەی لە ناو ئاوە و تۆزێک قورسە شارەکانی با بڵێن هەم لێرە دەچێتە ئەوێ هەم لەوێش بە هەمان شێوە بە شێوەی تیجاری دێتەوە ئاڵوگۆڕ دەکرێت بەڵام بە شێوەی سەرکی ئێران و تورکیای هاوسێمان ئەو دوو وڵاتە زۆرترین ئێرە بوو کوێ دەچێتن لە ئێرە بۆ شارەکانی ناوەڕاست و ئەوانەی کە با بڵێن هاوسنوورن لەگەڵ ئەو شارانی خۆمان بەو شارانەتی کەرکووکەن نینەوەیە سەلاحەدینە لەوێ لەوانەیە هەندێک پرۆژە هەبن ڕاوستە بن بەهۆی کەمی ئاوەوە ئەمە وای کردمە خواست لەسەر زیاتر ببێتن بە دڵنیایەوە دەڕوا بە دڵنیایەوە دەڕوا و بەڵام بە هەمان شێوە تیجارەتە ڕەنگە خەڵکێک ماسی لەوێژ بینی بۆ هەرێمی کوردستان زۆر سپاس کاک بێستون بەکرد ڕێبەرێ سامانێ ماسییان لە وەزارەتە چاندنی و چاپکانین ئاف ماندوونە من سپاس بە مەدەبوون.